مام عیززات شاعرێکی دێرینی هەورامانە و 50 ساڵە شیعر دەنووسێت. هەر لە گوندەکەی و لە مزگەوتی گوڵب بە مشکیەکی ئەڵوەنی و کوڵەباڵێکی هەورامانەوە هەمووانی کۆ کردەوە و دیوانی سەوقاتی عاجزی بڵاو کردەوە. نووسیومە بەدڵ منە بە درانومە نووسیومە خوێندومەتەوە بەدڵ منە بووە درانومە تا کەوتوبەتە سەر سکەی خۆم بەڵام وەکو تۆڵێ مەجالم نەبووە لە چ شوێنە دەری بڕم بینوسم کێ بخوێنێتەوەم هەر کوب کراوەتەوە تا سەرەتای ساڵەکانی حەفتا من دەستم پێ کردووە حڕ و ئازاد شعری خۆم نووسیوە هەڵم گرتووە. مزگەوتەکە پێشتر لە دەستی گروپە ئیسلامیەکاندا بووە. ڕێگەش بە چالاکیەکی لەم جۆرە تێیدا نەدراوە، بەڵام خەڵکی هەورامان دەڵێن مزگەوت دەکرێت ببێتە ناوەندێک بۆ چالاکیە ڕووناکبیریەکانیش. لالۆ عەیزاد من زووەن شیعرە کاژوانوە بە تایبەتی فەیسبووکەنە وەڵا چاکەرەوە تام و لەزەتێوە چەشەوە تایبەتی شاهن یعنی کەسێوە ئەچامنە بەهرێوە شیعرواتەیش هەن لە ئاینی ئیسلامە هەیە کە هەر موسڵمانێک قومیەتی شوناسی ڕەسەنایەتی بفەوتێت گوناهبارە بێ بە پێی ئاینی ئیسلام. ئێمە ئەبێ هەوڵ بدەن ڕەسەنایەتی و شوناسمان لە مزگەوتەکانەوە ئاشتان بکەین بەنەوەکانی ئێستامان. ئازیز یام پیرین یام پەکەوتەیمە یام ڕۆنەمانیای یام شەونەوتەیمە یان مام عیززات لە جوانی سروشتەوە تا شعری ڕەخنەیی و خۆشەویستی و نەتەوەیی نووسیوە. دەڵێت لە ماوەی ئەو ساڵانەدا 6 شعری بۆ هاوسەرەکەی نووسیوە. وەڵا زۆرە شعرەکانم 6 شعری هەیە بەڵام لایەقێتی ئەو خۆی لەگەڵ شعر و خوێندنەوە کتێبان نییە بەداخەوە. دیوانی سەوقاتی عاجزی بە وشەی سادە و چێژبەخشی هەورامی نووسراوە. شاعیر بەهۆی کاریگەربوونی بەنالی و مەحوی و سەیدی هەورامی لەگەلێک شوێندا هەر بە وێنە و کێش و سەروای ئەوان هاتووەتە دەم. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.